ڕاستیدا نونراتی لژنەی ئۆڵۆمپی سلێمانی پشتیوانێکی تەواوی وەرزشکارانە و هەروەها لەم فترەی پێشودا کۆمەڵێک خولی گەورە بەهێز کرایەوە کە لە شاری سلێمانی و کەس کۆمەڵێکی زۆر لە سەرجەمیارەت چالاکیەکانی کردەوە و هەردەم پشتیوانی ئێمە پشتیوانی یاریانە بووین یارە تاکەکان بەڕاستی کە سلێمانی پێناسراوە کە ئەگەر بگەڕێتەوە بۆ لە ساحە مەیدانەوە دەست پێ بکەین جاوەرە بۆ ئەلعابە قتالەکان کە فەردیەکانە لە ملاکەمە موسارعە و لەگەڵ و هەروەها کیک بۆکسین و مایتای و کۆمەڵێک یاریە کە سلێمانی پێناسراوە کە لەسەر ئاستی عێراق ئاستی باشیانەیە و ئەتوانم بڵم لەسەر ئاستی عەرەب و وڵاتانی دەریشەوە ئاستیشی باشیان هەیە و ئەمە ئێستا بۆ بەنەریتێکە زۆرجار لە هۆڵەکانە وەکو ڕەشاقەش بەکاردێنرێەوە و هەروەها هەر لەو هۆڵانەشە چەندین بەتەڵ و پاڵەوانی سەر ئاستی عێراق و لەسەر ناوچەکەش دروست دەبێت ئەمە بەڕاستی جێی دەستخۆشکەریەوە ئەگەڕێتەوە کە لەسەر خوڵقێکی جوان و پەروەردەیەکی جوان دروست بوون کە ڕاهێنەرەکانمان هەمووی خەڵکی باش و بەتوانەوە بە ئەزمونن و ئاستی بەرزیان هەیە و هەروەها بێلەوەش کە چەندین خولی بێزکردنی ڕاهێنەرەکان هەیە کە ئەمەش ئێمە هەروەها ئەوە پشتیوانی لێکەین کە لەبەرەوەی کە بەم شێوەیە پەروەردەیەک و خەڵکانێکی باش و کادری باش دروست دەبێت. ئێمە وەکو یانەی وەرزشی بابان هۆڵەکەشمان بەناوی کوردستان سپۆرت بابانە ئاماژ لێی بەرەو پێشبوونی هونەرە جەنگەکانە قیتالیەکانە بۆ بەرەوش پێشوونی ئاستی یاریزانە لەم هۆڵانەیە ئامانجی ڕێسیمان لەم بابەتانە لە ئەم هۆڵە ئەو بابەتی پێشخستنی یاری و هەلومەرجێکی بۆ نمونە شوێنێکی گونجاو هەبێ بۆ یاریزان حقیقەت لێرەیە ئەمەیە خۆی ئەم یاریزانە فەردیانە تۆزێ وەلانراوە بە حەقەت بۆ نمونە لە ئێمە شارۆک و یانی دانەبڕین لەو شێوازە وەلانانە ئێمە وەکو سلێمانی لە چاو زۆربێک لە شارەکانی کە باشترەوە بە تایبەت ینی ئەم هونەرە ئاستێکی بەرباشی بە خۆیەوە بینی و پێشکەوتووە هەوکاری سەرەکیشمان لەوەیە ئاسی یاریزان بەرەو پێشبەرین.